کەرتی پەروەردە ئەو کەرتەی کە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکان گرنگی پێدەدەن و بودجەیەکی تەواو زەبەلاحی بۆ تەرخان دەکرێت چونکە دەڵێن لە ڕێگای ئەم کەرتەوە دەتوانی ئایندەی وڵات ئابوووریەکی باش بەرەو پێشچوونی وڵات دیاری بکەیت. لە هەرێمی کوردستانیش پاڵپشتێکی تەواو هەیە بۆ کەرتی پەروەردە. بە پێی داتا و ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ خەرجی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستاندا ساڵانە 2 تریلیۆن دینارە. هەر ئەوەش نییە بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکانی بۆ ئەم کەرتە پێشکەش دەکات. بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوودا نزیکەی 8 قوتابخانە و باغچە لەسەر شێوازێکی مۆدێرن و سەردەمیانە دروست کراوە. جیا لەمانەش نزیکەی 1500 قوتابخانە و باغچە نۆژەن کراوەتەوە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای بە سیستەمکردن ڕێگای گەورەکردنی قوتابخانەکانەوە دەیەوێت خزمەتێکی زۆر باشی کەرتی پەروەردە بکە. جیا لەمانە ساڵانە بە نزیکەی 20 ملیار دینار بۆ دابینکردنی خەرجی پێداویستیەکانە پەرتووکە ئەو داواکارانی کە لە قوتابخانە و باخچەکان هەیە تەرخان دەکرێت. ئایا لە هەرێمی کوردستان چۆن دەتوانین کەرتی پەروەردە بەرەو پێش بەرین؟ چۆن سوود لە کەسانی ئەکادمی وەربگرین؟ لە هەرێمی کوردستان چۆن دەتوانرێت خزمەتی زیاتر بە کەرتی پەروەردە بکرێت؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. پیرۆزبایی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێوەی خۆشەویست دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. دەمانەوێ بە باشترین شێوە خوێندن و پەروەردە لە کوردستان بەرەو پێشەوە بین بۆ ئەوەی قوتابیەکانی خۆشەویستمان بتوانن ئەو بەهرانەی کە هەیانە بۆ بەرژەوەندی و پێشخستنی وڵاتەکەیان بەکاربێنن و ئەوەی وا فێر بن وڵاتەکەیان خۆش بوێ ژینگەی جوانی کوردستان بپارێزن و ئەوەی قەدر و قیمەتی زەحمەتی پێشمەرگە و ئەوانەی خۆیان ماندوو کردووە و ئەم کوردستانیان بۆ دروست کردوین بە بیریان بێتەوە و قەدریان بزانن و پارێزگاری لێ بکەن. سەرەڕای فشارەکانی بەغدا و لەناردنی بەشە بودجەی تەواوی کوردستان حکومەت لە هەوڵی ئەوەدایە بە پێی داهاتی ناوخۆ بتوانێت پەشێک لە پێداویستی کەرتەکان دابین بکات و بە تایبەتیش بۆ کەرتی پەروەردە. دەستپێکی ساڵێکی نوێی خوێندنە و دەرگای قوتابخانەکە بە ڕووی قوتابیاندا دەکرێتەوە. ئەو ئامادەکاریانە چییە کە لەلایەن حکومەت و وەزارەتی پەروەردەوە بۆ ئەو کەرتە ئەنجام دراوە؟ زۆر گرنگی بە کەرتی پەروەردەدا بودجەی تایبەتی بۆ تەرخان دەکرێت. کۆمەڵە پێداویستی هەیە نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە لە ماوەی ساڵانی ڕابردوو و لە دەستپێکی ئەم ساڵیشەوە بۆ خوێندن چیتان کردووە؟ بێگومان سێکتەری پەروەردە سێکتەرێکی زۆر گرنگە و یەکێکە لەو سێکتەرانەی کە بەردەوام پێویستی بە ئەوە هەیە کە حکوومەت دەستی پێوەی بێ بەڕاستی و خەرجی تیاکە. دیارە تەنها هیچ داهاتێکی وای نیە وەزارەتی پەروەردە تەنها حکوومەت دەبێت خەرجی لەسەرکە واتە لۆدێکی ئابووری قورسە و داراییشی قورسە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام دیارە حکوومەت بە ئەرشی خۆی بەزیادەوە هەستاوە بە تایبەتی ئەگەر لەم کابینەیە ئاماژەی پێ بدەین لایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە پاڵپشتیکی ڕاستە و خۆی وەزارەتی پەروەردە و دامینکردنی پێداویستیەکان و نۆژەنکردنەوەی بینا و دروستکردنی باڵەخانەی قوتابخانە و تا سەرجەم هەموو ئەو پێداویستیانی کە پێویستن لە چاپی کتێب لە دابینکردنی ڕەحلە بۆ قوتابخانەکان مۆبەڕیدە پرنتەر لاپتۆپ هەموو پێداویستیەکان بەردەوام لەبەرەوەی ئەم پێداویستیانەش بەردەوامە یعنی ساڵانە تۆ پێداویستی بە ژمارەیەکی نوێ دەبێت. بۆ نمونە ئێستا بۆ ئەم ساڵ تەنها بۆ ئەم ساڵ نزیکەی 155,000 قوتابی لە پۆلیەکی بنەڕەتی لە هەرێمی کوردستان ناوی خۆیان تۆمار کردووە کە ئەم ژمارەیەگە بەراوردکەین بە 10 ساڵ 5 ساڵ پێش ئێستا ژمارەی ئەو کات زۆر کەمتر بووە کەواتە لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوانە پێداویستیەکان و خەرجیەکانی وەزارەتی پەروەردەش زیاتر دەکات. لەم کابینەیە ئێمە تاکو ئەم دەقەیە نزیکەی 85 قوتابخانە باڵەخانەی قوتابخانە و باخچە بنیادنراون دروست کراون و بەردەوامیش نزیکەی دە پرۆژەی تریشمان لە تاووندایە کە هەر لە هەفتەی ئایندایە جەنابی وەزیری پەروەردە سێ بینای تر دەکاتەوە لە گەرمیان و لە دوهۆک هەفتەی پێش و لە زاخۆ هەفتەی پێش و ئاینەنشت باڵەخانەی ترکرایە بۆیە یعنی ژمارەکە بەردەوام لە هەڵکشاندایە.
و نزیکەی 1400 قوتابخانە نۆژەن کراوەتەوە لە نێوان نۆژەنکردنەوەی جوزئی کە بەشێکی قوتابخانەکە ئەگەر زیانی بەرکەوت بێ یان مەسەر ڕووخانە شتێکە بێ و نۆژەنکردنەوەی کولیشمان هەیە کە بە تەواوەتی بیناکە نۆژەن کراوەتەوە بەدەر لەمە هەر لەم کابینەیەدا بۆ دابینکردنی پێداویستی قوتابخانەکان جەنابی سەرۆکی حکوومەت لە یەکەم گوژمەدا بڕی 20 میلیارد دیناری تەرخان کرد ڕەزامەندیدا بۆ کڕینی پێداویستی قوتابخانەکان کە ویش پێکات و لە نۆ ئایتم هەر لە ڕەحلەوە زۆپاوە تەنکی سەربانەوە وایت بۆردەوە هەموو لاپتۆپە پرنتەرە داتاشۆی هەموو شتانی کە پێویستێکە جێ ئامێری فۆتۆکۆپی بۆ قوتابخانەکان کە ئەمانە دەمێک بۆ ئاوڕێشی بەو جۆرە نەدرابوو لە قوتابخانەکانمان تاحەتێکی زۆر بێناز بوون بەڵام لە دوای ئەو هەنگاوە ئیتر چارەکی باش کەوتە ناو قوتابخانەکان گوڕوتینێکی تر درا بە تایبەتی بۆ دەستی کارژێڕی قوتابخانەکان و ناو بۆ پۆلەکان تەنانەت بۆ قوتابیانیشانی بەدەر لەمە لەم ساڵیشدا بڕی 10 ملیاری تر موافقە کراوە بە هەمان شێوە بۆ پێداویستی قوتابخانەکان دوو جاری تریش 3 ملیار هەر لەم کابینەیەدا تەرخان کراوە بۆ کڕینی پێداویستی قوتابخانەکان سەرەڕای هەموو قەیرانەکان حکوومەت هەر هاوکار و پاڵپشت هەمیشە پاڵپشت بۆ بەڕاستی یعنی من ئەگەر بۆ مێژوو شتێک بڵم یعنی ئەو پژگیریە گەورەی لایەن ڕێزار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە بۆ کەرتی پەروەردە لەم کابینەیە کردوێتی لە هیچ کابینەیەکی پێشووی حکوومەتی کوردستانە نەکراوە بەڕاستی تایبەت بە دەستپێکی ساڵی خوێندن دەبینین کۆمەڵە پێداویستی هەیە هەر لە جلوبەرگەوە هەر لە دەفتەر و قەڵەم و هەو پێداویستانی کە قوتابی جوانشی کە سەرەتایانە دایمە کۆمەڵەیەک شتی باشترەکڕن دەبین لە بازاڕەکانە زۆر کۆمەڵە کەر و پەل و پێداویستی هاوردە کراوە بەڵام پێویستی بە چاودێریی باشیە پێویستی بە کۆنتترۆلکردنێ چونکە سەر و خێزانی وا هەیە 4 منداڵ 5 منداڵی هەیە لەم توانایە بۆ ئەم بابەتە چیتان کردووە ئێمە شتێکمانەیە پێڵێن سیستەمی یەکپۆشی ئەم سیستەمی یەکپۆشیە سیستەمێکی زۆر لە مێژە یعنی لە ناو پرۆسی پەروەردەدا هەیە بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە کە لەم ماوەیەدا هەستمان کردووە تۆزێ باری گوزارانی خەڵک ڕەنگە لە ئاستی پێویستانە بێت بۆیە ئێمە هەر دوێنێ شەو لەلایەن جەنابی وەزیرەوە کۆبوونەوەیکی ئۆنلاین کرا لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بۆ دراستکردنی ئەم بابەتە کە ئەم ساڵ فشار نەخرێتە سەر خێزانەکان بۆ کڕینی جلوبەرگی نوێ. پێداویستیەکانی کەرتی پەروەردە و دابینکردنی لەلایەن حکوومەتی یاریمی کوردستانەوە نۆژەنکردنەوەی قوتابخانە و باخچەکان زیادکردنی ژمارەی ژوورەکان لە قوتابخانەکاندا دابینکردنی پەرتووکی نوێ بۆ سەرجەم قوتابیان دابینکردنی سوتەمەنی و ئامێری خۆگەرمکردنەوە دابینکردنی کەلوپەلی ناو قوتابخانەکان بۆ ئەم ساڵ چەندین بڕیار لە وەزارەتی پەروەردە دەرچووە ئەمەش بۆ لە بەرچاوگرتنی بارودۆخی هاوڵاتیان بۆ کڕینی جلوبەرگ و پێداویستی قوتابی کە دەبێت ناوەندەکانی خوێندن هاوکاری قوتابیان بکەن و هیچ زەختێک لە قوتابیان نەکرێت بە تایبەتی بۆ کڕینی جلوبەرگ یان هەر پێداویستێکی تر بێ بەڕێوەبەری یەکێک لە ئامادەیەکان باز لە ئامادەکاریەکان دەکات بۆ ساڵی نوێی خوێندن. دەستپێکی ساڵێکی نوێ بۆ خوێندن وەکو بەڕێوەبەری ئامادەیەک لە هەولێری پایتەخت ئامادەکاریەکانتان چین بۆ ئەم ساڵ؟ وەکو هەموو ساڵک ئەمە هەر لە مانجی هەفتەوە خەریکە بین ئامادەکاری بکەین لۆ دەستپێکی دەوام بە دوای کەم و کورتیەکان ئەگەڕێن ئێستا گەورەترین کێشە دەستپێکاتن ئەکی دەتۆزانی جەنابێت ساکەرەوەی دنیا ئەمن ممچینە 12 شەعبەم هەبیتن بە 12 ساکەرەوەم نەبیتن بە پێی توانە کردیتم ئێستا بچین ئەگە تەماشای ژوورەکەی بکەی لێتیوە نیاوانە بەس ئێستا مەجبورم ژوور زیادەبی کەمکەمەوە بی بە مەژوورەکانی دیکە یەکەم جا لە تەربیەی ناوەندی ئەکی داواکەین ئەوان بە پێی توانە هاوکارن هەتا برێ هاوکارن بەس مەکتەبەکان زۆرن ممچینە خواستیمەش زۆربی هەمویان پێدابین نەکرێت بەس ئەمن یەک بخۆم زۆر هەوڵەدەم و پاڵپشت شەکرم. حکومەت زۆر پاڵپشتی ئەم کەرتە دەکا بەڵام ڕەنگە خۆشی بە کۆمەڵی قەیرانە بڕوات کەرتی پەروەردە فێرکردنە ئەنجا خوێندنە چۆن کارتان لەسەر ئەمە کردووە نەوەیەکی تەندروست پێبگەێنن بۆ زانکۆ و پەیمانگاکان دواتریش بۆی کە لە ئایندەیە خزمەتی ئەم وڵاتە بکەن. پەنا بەخوا ئامادەیەکەم ئامادەیەکی ناودارە دیارە کارەکی تێکرایە هەرکە خودی جەنابی وەزیری شاد بوو مەکتەبەکەی دیت ڕۆژێک لە ڕۆژە گوتی ئەو مەکتەبە ینی دیارە ئیشەشکی تێکرایە
حەف ساڕە یا ئەوەن کردێ بە خۆبیاری دەدەرەکان و هەموو مامۆستاکان شەر ئەمن نیم چکە هیچ ئیشێک بەتەنێ ناکرێت بە پاڵپشتی هەمووە نەوەیەکی جوانن پێڕاگەیاندین ئەو تا دەلالەتە گەرچوویە دەرێ تەماشایەوەکانەکەی ساڵانە چەندەها توبیە و ئەوەکانی دیکەن هەنا لە نۆهەتی بەرەو سەر سار بە سار بەرەو پێشکەوتنین پێرار سێ دووەمی ئاسی هەرێمم هەبوو ئەوە دلیلەکە ئەمە احتیمامیەکەم جا بە پەروەردەی نێجا بە علمەکەی کەواتە گەرە نەوەیەکی پەروەردەیت پێگەیان ئەکید زیرەکیش بیت لە ڕووی جلوبەرگەوە هەندێک جار زۆربەی هینەکان دەڵێن ئەگەر زەی محەد بێ باشترە لە بەرەوەی هەمویان یەکپۆشی دەبن و هیچ کێشەیەک دروست نابێت مەرجە ئەگەر قوتابیەک جلوبەرگی پار بەکاربێنێتەوە بۆ ئەو ساڵ هیچ کێشە دەبێت یاخود دەبێت ئیلا ویلا جلوبەرگێکی نوێ بەڕێزم کۆنە هەیە ئەمە ئەچین کۆنەیە کڕین کەواتە کو بە تەڵەبەیێرێم دەبی ئیلا نوێبی وە یامەنیە یعنی مهم بەس زرکە چی دەبە بکە هەموو یان و چیەک بنێستە ئەو قەرارێکە ئێستا دەرچۆ بڕیارە ئێستا بەڕاستی کێشەی لۆمە زۆر دروستەکە چونکە ئەمن تەڵەبەم هەیە میلیۆنێرە تەڵەبەش مێنانی ئیڵڵای نێ بخوا فأو هم روجي زلكة شيء دبكة أتو هسبيناك أو شيء جهاز نفسيتي تيكت هسبنا نقصة شيء كاتن يعني مشينا مكتبي بتزبيرتن أمن ياما كزيم واحد أبو بابا كيدا هتيجو كم لكن أو شيء دولة من ديلابا أو شيء هم روجي تشتي كريتن شيء جمديتو زغتي لبنكا باش أدي استأجر ببيت زيم واحد نميني أمن كنترول كم بعد ذلك بارد ببكا هيك شيء شمنيا مهم يك بوجي کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان کابینەی نۆیەم 1500 قوتابخانە و باخچە نۆژەن کراوەتەوە هەر لە تەمەنی ئەم کابینێدا 80 قوتابخانە و باخچە دروست کراون 500 ژووری نوێی خوێندن دروست کراوە لە قوتابخانەکاندا ساڵانە بەنزیکەی 20 ملیار دینار بۆ کڕینی پێداویستی قوتابخانە و باخچەکان خەرج دەکرێت ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هەوڵاتیان کەمتر پێداویستی قوتابخانە بۆ منداڵەکانیان دەکڕن ئەمەش بە هۆکاری دواکەوتنی موچە و نەناردنی بەشە بودجەی تەواوی هەرێم لەلایەن بەغداوە کامەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هاوڵاتیان کردووە و وەک فرۆشیارانی ئاماژەی بۆ دەکەن ئەمساڵ فرۆشی پێداویستیەکانی قوتابخانەکان زۆر کەمی کردووە دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەبینین مەسەن بەشی پەراوگە و پێداویستەکانی خوێندن خواستێکی زۆری لەسرە بۆ ئەم ساڵ وەکو بازرگانێک و فرۆشیارێکیش چ پێداویستێکتان هێناوە زیاتر هاوڵاتیان و ئەو قوتابیانە تەرکیزیان لەسەر چییە؟ وەکەم ساڵەکانی تر ئامادەکاری دەکەین بۆ خاڵی خوێندنی نوێ ئەو ساڵی وەک ساڵەکانی تر شتی نوێوە زۆر هێناوە لە بابەتی دەفتەر و قەلەم و قەلەمیکانیک و جوانکاری مەتاتە مساحە و جانتای مەکتەب و جانتای قەلام و وەشتیکە جوانکاری بەگشتی بەعام چەند شتان هێناوە بابەتی جوانکاری بەعام تقریبا زیاتر لە 2000 کوالیتیمانە 2000 نوعمان هێناوە بۆ نمونە بۆ دەفتەر لەوانەیە 100 زۆر دەفتەرمان هێنابێ بۆ قەلەم لەوانەیە 50 نوع زیاترمان هێنابێ بۆ جانتە لەوانەیە 50 زۆر جانتەمان هێنابێ جانتای مەکتەب شتەکانی کەشمان هێناوە جوانکاری بەعام دەگات 2000 زۆری ئەم بابەتانە زۆر نین یا لەسەر خواستی خەڵک ێوشە دێن نەخێرە مام لەسەر خواستی خەڵک دێنین ئەکە هەیە تقریبا بۆ نمونە لەوانەیە 100 زۆر دەفتەرمان زیاتر هەیە هەدە بژێری یعنی بەجۆر تەواکاری خەڵکە هەموو جۆر مۆدەکانی مەشەم کوالیتی زۆر باش یان کوالیتی باش نەبی ناهێنین چونکە مشتەکانی مام هەموو مشتری تایبەتن یعنی تایبەتی شوێنشمان ناسراوە ناتوانین شتی خراپ بینی هەم کوالیتی باش دێنین دەمابینی لە ساڵانی ڕابردووە و نرخەکان تۆزێ جێگیر بوو بەڵام ئێستا دەبینین ئەمە دەفتەرێ بەرمونەوەرگرین لە دوکانێک بە 1000 لە شوێنی تر بە 1500 لە شوێنێکی تر دەڵێ وەرە من بە 750 دەبینین چەندین شوێن کراوەتەوە ئەم هەموو پێداویستیمان پێویستە چیە هۆکارەکەی ئەنی هۆکارەکەی کەم سار نرخی دلار جێگر نییە شتەکان بە دلار دێتن دومیش جار هیچ ڕساوی شتێک ناکرێت ڕقابە نییە یعنی بەی شوێن ڕقابە نییە ئێستا بۆ نەوە ئەمە پەڕۆگەمان هەیە یعنی تقریبا ساڵانە بەس وەختی مەکتەب ئیشمان هەیە بەس ئێستا کە چی لێ هاتووە یعنی بڕۆ هەموو لە گەڕەکەکان بێزگە دەکە هەم دوکاندارێک کردێتەوە قورتاسیە سوپەرمارکێتەوە قورتاسە وەلو بازار حوڕانی هەر کەس ڕزق خۆی دەخوا بەس هیچ ڕساوی شتێک ناکرێت ئێستا بێم هەم ساڵان زەریبەی دەدەین زەریبەی ڕۆشنبیری دەدەین زەریبەی داهات دەدەین قەتعی زۆر مەسرفی دەکەین ئەوە هیچ مەسرفیان نییە یەک دوو شتیان چ دەکەن بوویتە خێمەکان لە گرەز محتەرەقین کەس ڕزق خۆی دەخوا بە شتێکە ڕاستی کوالیتیان تێک داوە چونکە ئەوان کاتی دادنێن ماوەکەیوان تقریبا 20 ڕۆژ لە 25 ڕۆژە شتی خراپە دەینن وچیوان هیچ مەسرفیان لەسەر نییە نە مەسرفی توکان نە مەسرفی زەریبە و شتانە بۆ یعنی کوالیتی خراپ و نرخەکەی تاسی لەمە دەکات تۆ خۆت ساڵانە بە بڕی چەند ئەم پێداویستیانە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت وڵا بڕەکەی دیار نییە زۆر ینی چکە زۆر شوێنانی ئەمە لە وڵاتی سین دەینین لە وڵاتی ئیران دەینین لە تورکیا دەینین لە دوبێژ دەینن
يعني دیاری بەس ئەو ساڵ بەعام کەم ماهینە چکە زانین ئەو ساڵ پار ئەم بازارەکە هەنەبوو بەگشتی بازار خراپە. ساڵانە ئەمە لۆ 6 منداڵم هەیە دێم پەراوگە و شتومەچی قوتابخانەیان بۆ دەکڕم زیاتر لە سەروی 500,000 تەکلیف دەکا بەڵام ئەو سار تەکلیفەکەی زۆر زیاترە شتەکان زۆر گرانترە ئەوجە نازانم زۆر زارویەکە لێشیان دەپرسی دەرێ بەهۆی گرانبوونی دۆلار وەلەو لەگەر ئەوەش کوالێتەکانیان نزمە شتەکان شتی باش نینە وڵا پێویستە لەسەر حکوومەت ڕقابەی لەسەدانێتن لەسەر خاڵە گومرجەکان نێلی کوالێتی خراپ داخیل بیتن لە ژێر چاودێری زۆر زاروێ دەرێن کوالێتی هەیە بەس لە حەقیقەتدا کوالێتی نییە چونکە ئەو شتە خراپانە هەمووی لە سنوورەکان دێتە ژۆرێ شتی باشتر بینێ و هەرزانتریش بکرێتن جاروێ دەچیا قەرتاسیەکی شتەکە بە 1000 نیارە لە قەرتاسیشکە بە 1500 یعنی نرخەکانیشان جیاوازی هەیە یەک نرخ نییە ئێستا زۆربەی لە پەروەردەکان بوویتە کوالێت ئەوە یعنی ڕۆتینات زۆر جاروێ دەچیتن خەریکی سبووکردنی مەکتەب و دەرکە و پەنجەرە و هەتا خاستن کاتێککە ئیشراف دێتن زۆر مەکتەبەکە خاوێن و باوێنە بەڵام دوای ئەوەی کە لێژنەکە نما ئیشراف نما ئەو مەکتەبە بێسەروبەرە یعنی ئیهتیمامیەکی پێ نادرێت جاروەشە لە ڕێژەی تەڵەبە زۆرە لە قوتابخانە هەیە 1400 تەڵەبەی هەیە قوتابخانە هەیە 2000 تەڵەبەی هەیە هەر شوعبە 50 قوتابی 50 منداڵ لە ژوورەچی ئایا هەراو هۆسە دروست دەبی خینەکە جوان ناکرێتن. کاروباری وەزارەتی پەروەردە لە ڕێگای سیستەمی ئەلکترۆنیەوە داتای قوتابخانەکان داتای مامۆستایان داتای فەرمانبەران داتای قوتابیان کۆگا و کەلوپەل پلاتفۆرمی ڕاهێنان پلاتفۆرمی وانەی ئەلکترۆنی پلاتفۆرمی ژمێریاری و خەرجی و داهات واژۆ و هامشی ئەلکترۆنی دیوان هەموو ئەم کار و چالاکیانە لە سەردەمی کابینەی نوێمدا چوونەتە بواری جێبەجێکردنەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکخراوی بەخشەری بیانی هەن کاوکاری کوردستان و عێراق دەکەن لە بواری پەروەردە و سێکتەرەکانی دیکە چ جۆرە هاوکاریەک پێشکەش بە هەرێمی کوردستان دەکرێت وەزارەتی پلاندانان کە نوێنەرە بۆ سەرجەم وەزارەتەکانی دیکە چۆن کاری لەسەر ئەوە کردووە کە وڵاتان یاخود ڕێکخراوە بیانیەکان زۆرترین هاوکاری هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی لە ڕووی کەرتی پەروەردەوە. بەپێی ئەو کار و بەرنامانی کە لە وەزارەتی پلاندانانەوەی هەیە بۆ سەرجەم کارتەکان جا ئەو هاوکاریانی لە دەرەوە دێت بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕێگای حکوومەتی عێراقیەوە بۆ کەرتی پەروەردە وەک وەزارەتی پلاندانان چۆن کارتان لەسەر کردووە؟ بەڵێ ئێمە لە ساڵی 2020ەوە پێش ئەو کاتە لە 2014 بۆ 2020 زیاتر پیانەوت حاڵەتی ئیمەرجنسی واتە لەو کاتانەی کە ئێمە لە کێشە و لە شەڕی داعش و ئەوانە بووین زۆری ڕێکخراو نێودەوڵەتەکان و ئاژانسەکان وڵاتە بەخشەرەکان ڕویان لە هەرێم کردبوو بەڕاستی ئەوەش لەبەرەوەی ئێمە لەم حاڵەتەیە بووین بە دەر لە عێراق. چی کراوە بۆ کەرتی پەروەردە؟ بەڵێ ئەکیید کەرتی پەروەردەیەکێکە لەو کەرتانی کە زۆر گرنگە لە هەموو بۆ هەموو بوارێک بۆ هەموو ئیشێک کە ئێمە لە پلاندانان بیکەین پەروەردە و تەندروستی بە تایبەتی تیایتر لە مناڵی بچووکەوە زۆر جارەڵێن ئەو خاڵانەی کە ئەبێ بە هەندوەربگیرە بۆ لە مناڵیشە ئەوە تەندروستی و ئاوی پاک و پەروەردە واتە پەروەردە لە هەموو کاتێکە هاتۆتەوە ئێمە ئەوەی ویستومانە پەروەردە زۆر هاوکاری پێویستە لە زۆر بوارەوە پێویستیەتی ئەوەی ئێمە وەکو وەزارەتی پلاندانان بێگومان زۆر جەختیشمان لەسەر کردوتەوە بە هەموو ئاژانسە نێودەوڵەتی و ڕێکخراوەکە بڵین ڕێکخرا و وڵاتی بەخشەر بڵین کە پەروەردە ئەبێ یەکێک بێ لەو سێکتەرانەی کە ئەوان سەپۆرتیکەن یان بە هەر شێوەیەک سەپۆرت بێ ئایا لە ڕێ حکوومەتی عێراقیەوە بێ بە مباشری بێ لەگەڵ هەرێمی کوردستان و بەعزیە لایەن بەڕاستی لەسەر خەتن و بە شێوازێکی باشیش ئەوەی کە ئێستا گوزەرە لە بڵین لەم 2-3 ساڵی ئەخیرە زیاتر بۆ ئەو هەوڵانەیە کە ماوەیەکی درێژخایەن هاوکاریەکانیان بەردەوام بێت. ئەو وڵاتانە کامانن کە یعنی زۆر هاوکاری هەرێمی کوردستانەکەن بە تایبەتی لە ڕووی کەرتی پەروەردەوە؟ وڵاتێکی زۆر هاوکار بوون پێش وەکووتم لەو کاتانەی کە پێش ساڵی 2020 لە ساڵی 2020 بە تایبەتی یەکێتی ئەوروپا وەکو بەخشەرێکی سەرەکی چونکە یەکێتی ئەوروپا هاوکاریەکانی خۆی لە ڕێگەی
ئاژانسەکانی کەیان لە ڕێگەی UN ئەگەێنێ بە وەزارەتی پەروەردە بەڵام ئێمە بێجگەرلەوە کۆیکای کۆریمان هەیە وڵاتی کۆریا هاوکارەکانی خۆی لە ڕێگای کۆیکا ئاژانسی کۆیکاوە ئەگەیەنێ بەڕاستی ئەوان ئێستا خەریکن لەوانێ ئەمە تۆزە هێشتا زۆر بڵێن ئیعلانیش نەکرابێ بەڵام وەکو وەزارەتی پلاندانان دەمەکە لەگەڵیانی لەسەر خەت و ئەکید وەزارەتی پەروەردەش لەگەڵ تەفاسیلەکەی گژمەی 11 ملیۆن دۆلاریان تەرخان کردووە بۆ وەزارەتی پەروەردە بۆ دروستکردنی قوتابخانەیە و وەزارەتی پەروەردە بە تەفاسیلەکەی خۆیان ئەوان بەرپرسن لە چۆ و چۆن و بە چ شێوازێ. کەرتی پەروەردە هەمیشە پێویستی بە پاڵپشتی زیاترە لەسەر و هەموو شێوە دەبێت زیاتر هانی قوتابیان بدرێت کە خۆیان لەگەڵ سەردەمی تەکنەلۆژیا بگونجێن و ئەم مامۆستایی زانکۆ باس لە شێوازی هاندان و گرنگیدان بە توانای گەنجان دەکات چونکە ئەو پێی وایە گەنجانی کورد بە تایبەتی قوتابیان توانای داهێنانیان هەیە لە زۆر بواردا. لە هەرێمی کوردستان دەبینین هەم بۆ کەرتی حکومی هەم بۆ کەرتیش تایبەت لە پەروەردە و فێرکردنا زۆر بەرفراوان بووە. ئێمە ئەوەمان پێویستە یا پەروەردەیەکی تەندروستمان پێویستە بازرگانیە یا فێرکردنێکی تەواو تەندروستە لە هەرێمی کوردستان. تەوەرێکی زۆر گرنگە کاک دیار ئێمە زۆر جار گوێمان لە دەستەواژە ژێرخانی ئابووری بووە بەڵام دەستەواژە ژێرخانی مرۆویش چی وای کەمتر نییە بۆ هەر وڵاتێک گەربی هەوێت بناغەیەکی باش لە ڕوانگەی پتەوبوونەوە دابنێت مرۆڤەکان بڕبڕی پشتی هەڵسوڕانی ئەو مکانیزم و داینەمویانە کە وڵات بەرەو پێش دەبن بۆیە زۆر گرنگە کە حکوومەت بتوانێت گرنگی بەم سەکتەرە بدات و سەکتەرێکی زۆر هەرە زیندوشە کە کاریگەری لەسەر داهاتووی وڵاتەکە هەیە بالفعل قسەی کە جنابەت باسی دەکەی لەوانەیە کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک شت دروست بوو بێت لە چەند ساڵی ڕابردوو کە ئێمە حکومڕانی خۆمان دەکەین تا چەند توانیمانە ئەو سەکتەرە بەرەو پێش ببین تا چەند توانیمانە ئەم سەکتەرەوا لێ بکەین کە ببێتە دروستکەری مرۆڤێک یاخود بناغەیەک بۆ وڵاتەکەمان کە لە ئایندەدا بتوانێت ڕێبەرایەتی و ڕێنوێنی مرۆڤەکانمان بکات ئەمە تا چەند پێمان کراوە تا چەند پێمان نەکراوە ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر شت هەڵدەگرێت لەوانەیە لە زۆر سەکتەرە سەرکەوتوو ببین لەوانەشە لە زۆر سەکتەرە بە ئاراستەی هەڵەدا ڕۆژبینی نەمانتوانی بێت کە بگەینە ئەو مەقسەدەی کە هەدەفمانە. لایانی تەکنەلۆژیا بەکارهێنانی سۆشیال میدیا زۆر کاریگەری کردوتە سەر ئەمنەوەی کە ئێستا هەیە جا هەر لە دەستپێکی خوێندنەوەیانە چۆن ئەم خۆگونجاندنە ئەم پەیامی فێرکردن و پەروەردەیە بە باشی بگەێنی. بەڵێ ئێمە لە ڕوانگەی ئەگەر کۆنسپتەکە و کۆنسپتێکی اقتصادی وەربگرین دەڵێ هەرچی وەبەرهێنان هەیە کە لە دنیادا دەکرێت دەرگای ئەوەی تێدایە کە بە ڕیسک وەکو مجازفەیەک سەیری بکرێت تاکە وەبەرهێنان نەبێت کە لەسەر مرۆڤ دەکرێت بۆیە هەر شتێکی بیکەین لەو بوارەدا بۆ بنیادنانی تاکەکانی کۆمەڵگە بە هەدەر ناچێت و وەبەرهێنانێکە وەبەرهێنانێکی صحیحە. طبعا سوشیال میدیا یاخود بڵێن میدیا بەگشتی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر چۆنیەتی بنیادنانی فکری ئەو شخصە. لە هەرێمی کوردستان دوو بابەتێکەڵا بووە مەسەلەن ئەگەر باسی ئەو کەسانە بکەین کە ئەکادیمین و وانە دەڵێن و فێرکردن و پەروەردە دەکەن و جیلێکیش هەیە کە لەگەڵ ئەم سەردەمەیە خۆی دەگونجێنێت بۆ لایانی مامۆستایانە ئەوانیش چۆن پێویستە چۆنڵی ئەپدەیتێکی خۆیان بکەنەوە خۆیان بگونجێنن چونکە لەوانەیە مامۆستایەک 15 ساڵ پێش ئێستا مامۆستاوێستا زۆر جیاوازە لەگەڵ ئێستا کەوانەیە گەوتێ ئەمە تا چەند خۆگونجاندنیش بۆ ئەم بابەتە پێویستە. دەستەواژەی continuous professional development نەک هەر تەنها لە سەکتەری پەروەردە و فێرکردندا مەفروزە لە هەموو سەکتەرەکان لە هەموو ئەو سەکتەرانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە ئەو کەسانی کە پیشەگەرن واتە پیشەیەکیان هەیە لە پیشەکانی خۆیان زۆرترین معلوماتیان هەبێت بە دەستەواژە ئینگلیزەکەی کە ئەمە زۆربەی سەکتەرەکان مەفروزە ساڵانە بیسەلمێنن کە چیان کردووە لە سەکتەرەکانی خۆیاندا کە بتوانن پێشەنگ بن کە بتوانن بە دەستەواژەکەی جەنابەت ئەپدەیت بن ئەمە زۆر گرینگە. قوتابخانەکان وەزارەتەکان دەتوانن بە ڕاهێنانی تایبەت بۆ مامۆستاکان بە پێشاندانی ئەو نەوعە ڕاهێنانانە ئاستی مامۆستاکان بگێنەوە ئاستەی کە بە بەردەوامی ئەپدەیت بن لەگە سیستەمە تازەکان لەگە شێوازە تازەکان لە ڕێگا تازەکان و لە سەکتەرەکانی دیکەشدا ئەمە مەفروزە و ببێت بە کەلتورێک کە ئێمە بە بەردەوامی بتوانین نوێترین شت بەکاربێنین. کەرتی پەروەردە و فێرکردن هەمیشە جێگای بایەخی حکومەتی هەرێمی کوردستان بووە. سەرەڕای هەموو خەیرانەکان بودجەی تایبەت بۆ ئەو کەرتا تەرخان کراوە لەگەڵ دەستپێکی ساڵێکی نوێی خوێندن ئامادەکاری تەواو کراوە سەرەڕای قەیرانەکان و فشارەکانی بەغدا
بەڵام حکومەت و لایانی پەیوەندیدار هەموو هەوڵک دەدەن کە پاڵپشتی تەواوی کەرتی پەروەردە بکرێت لە هەرێمی کوردستاندا.